لێرەوە ڕای دەگەێنین بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ڕفاندن و گرتنی چالاکوانان و خۆپشاندەران قبول ناکەین. دەبێت سەرجەم دەستگیرکراوەکان لە سلێمانیەوە تا بادینان ئازاد بکرێن و درێژەش بە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان دەدەین. چونکە گرتن و کوشتن چارەسەری بێپارەیی و بێوەزعی موچەخۆران ناکات و نامان وەستێنێت. بۆیە پێویستە هەموو چین و توێژەکان بێنە مەیدان و چیدی ئەم دۆخە قبول نەکرێت. ئەویش لە پێناو ئێستای خۆمان و ئایندەینەوەکان بن. هیوادارین ڕۆژی شەممە هەموو چین و توێژەکان بەشداری خۆپشاندانی فراوان بکەن دژی ئەم ستەم و نادادەی دەسەڵاتی خۆسەپێن و خوێنمش. ئەنجومەنی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی و چالاکوانانی دەڤەری ڕاپەڕین ڕۆژی شەمە کاتژمێردە ئەلێرەین وەکو گربوونەوەیکی ناڕازی چونکە دەوامنێ لێرە ناجوڵین بەڵام هیوادارم ئێتەی بەڕاستی خەڵک بێمەوقفی خۆی لێرە بنوێنێت چیتر لە پشتی فەیسبوکەوە نەبێت. پێویستە وازبی سەرشانتە وازبی ئەخلاقیە نیشتیمانیە ئینسانیە دینیە. داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین لە مامۆستایان تێگڕا فەرمانبەران و خەڵکی ستەم لێکرا و خەڵکی هەژار ئیتر بەڕاستی پێویستە خەڵکی هەژار لەسەر مافەکانی خۆی بێتە دەنگ.